بنای خۆی گەورە سۆمای چاوان بۆ سەرپرسی منداڵان بێباوکان ئەو ڕۆ هەڵدەستێ بە دابشکردنی سەبەتەی خۆراک بەسەر بێباوکان و هەژاران ئەو سەبەتە خۆراکەی ئەو ئامادە کراوە 1042 سەبەتەیە بەشی هەرە زۆری ئەو بێباوکانن کە لای ئێمە موچیان هەیە بەشێکیشی هەژار تێدانە هەژاری ئەو هەژارانە هەمووی ئەهلی زەکاتن. ئێمە چەندانە پرۆژەیەکمان هەیە پرۆژەی هاوکاری مانگانە سەری مانگ بەبێت تاخیر هاوکاری مانگانە بەسەر بێوکان دابەشەکەین پرۆژەی هەلیکارمان هەیە کە ئەو منداڵە گەورە بوو کوڕەکە یان کچەکە فێری خەیاتی دەکەین یان کوڕەکە گەورە بوو ماتۆڕێکی بۆ دەکڕین هاوکاری دەکەین کە بێتە سەر ئیش و بێتە سەر هەلیکار پرۆژێترمان هەیە مەدرسەی قورئانمان هەیە ئەو منداڵە یەواش لەگەر هاوکاریکردنی مادی دەمانەوێت فێری خوێندنەوەی قورئان و ئادابی ئیسلامی بکەین داواکاری زۆرمان هەیە لە بێباوکە لە خێرخوازان داواکاری زۆرمان هەیە لە خێرخوازان هاوکاریمان بکەن بۆ ئەوەی مەدرسەی قورئان فراوان بکەین و ئەو بێباوکانە ئەگەر گەورە بوون منداڵی ساڵح و عاقڵ و ئیشکەر و کاسبیان پەیدا بیتن وەفادار بەرامبەر بە دایک و خوشکەکانیان. مدەیتە بەشی 15 ڕۆژم دەکاتن زۆر دەستخۆشیتان لێ دەکەم یان ئەو هاوکاریەوە دڵخۆشی ئێمە بوو ئەم زۆر دەستخۆشی لە هەمووتان دەکەم زۆر سوپاستان دەکەم یارە بخوا لە دەرد و بەرایان بە دووریان بێ قەزا و بەرای دنیا زۆر سوپاسان دەکەین. حاجی السلام علیکم. السلام. ئەحواڵ باش لێ حاجی؟ دەستماز دەکەم. ئەو چۆن لێر دانیشتووی ئەو ئەرزاقەکەت وەرگرت؟ ئەری وەلای یەک خێرخوازانە وەرم گرتیا. چ چێ لە بۆ خێرخوازانە دوعای والله خوا خێریان بنووسی هەزار ڕەحمەت لە گۆڕی مردیان جێیان بەعەرزبی خوا بیان پارێزی. ئەو هاوکاریانە بەشتان دەکاتن بەشی دە 15 ڕۆژەکان دەکات؟ ئەری وەڵە باشە. باشە. ئەمە 4 نەفەری نەماری. بەشتان دەکات. چیتان هەیە لەو خێرخوازن لەوەی زیاتر یارمەتی خەڵکی فەقیر؟ والله ئەگەر پێیان بگرێت چەندی یارمەتین دەن خێریان دەگاتێ. ئەری وەڵە نییە کرێچی نەخانی نییە. ئەری وەڵە مانجی بە دووسەتی دەخانی داینە گەلە مەمنونی ئەو خێرخوازانە مارکە ئەو شتانەی دەدەنێ خوا خێریان بنووسی. من بەخۆ بەشی بێوەژنم هیچ معاشم نییە بەخۆ بەشی تەراغ عیشم نەکنە گەلە مەمنونی دەبم بەس نەسیمە دەبی بچم بمدەنێ هێ نەسیمە ئەو هەوا ئەخوا خێری بنووسی ئەیخوا سپاس لەو خوای لەوان سپاس لەو خوای گەورە لەوان خوا خێریان بنووسی یا ڕەبی گەلە مەمنون. والله زۆر مەمنونیە خوا خێریان بنووسی ئەو عالەمەیان یانی ئەرزاقیاندا عالەمە زۆر مەمنونی یارمەتی عالەمە بدە زیاتر باشتری خێرا زیاترە. والله خوا خێریان بنووسی شەچی باشیان کردیە ڕستیان خۆش خوا خێری کاران بنووسی ئینشاڵڵا. والله ئومورمان کوبیتن میشکەرمان نییە و پیام 2 ساڵە نەمایە میشکەرم نییە کۆرەکەم گچکەیەویدی بەو ئەوەیە وردە خەڵک مساعدەمان دەکە بڕێ دەچین وەڵە بەشمان ناکە بەخۆشم نەخۆشیم هەیە ناوەڵە پەشم ناکاتن خوا خێریان بنووسی یا ڕەبی خوا جێگایان کاتە بەهەش ئینشاڵڵا خوایە. دەست و خۆش بێ خوا خێری بنووسی سۆمێ چاوان زۆر باش لە مانجی خۆیان ئەشیا و معاش خۆمان دەدەنێت دەستیان خۆش بی دوعای خێریان لۆ دەکەن خوای گەورۆنە شەشەندەی کام بداتێ لەبەر ئەوەی ئاگایان لە فەقیر و داکەهێتیمانە ئەلحەمدولای باشە یعنی پێ یعنی ئیدارە دەکەین خوا خێریان بنووسی ڕەبی خوایە. هەم ئەو دەستگای خێرخوازیانێ برێنی ئی کۆمەڵ ویە گرت و دەستخۆشەشی زۆرتانی دەکەم یەک لە خۆم زۆریشتان لێ مەمنونم هەتا ئێستا هیچم لۆ نەکریا من تەنها ئەو ئەرزاقین گۆ نەبی خوا خێری گۆ بنووسی چەند سارم لۆ سندیکای دەنێرم لەو هونەرمەندان هیچم لۆ نەکرایە.